There was an idea. بەجێهێنانی بەڵێنەکەی نیک فیوری لە 10 ساڵی ڕابردوو بە کۆکردنەوەی سەرجەم گەورە پاڵەوانانی زەوی Avengers Infinity War جگە لەمان Guardians of the Galaxy Doctor Strange Spider-Man Black Panther Thor و ثانۆسیش کۆ دەکاتەوە کە ئێستا بە باشترین خراپەکاری MCU لە تەنیژ لۆکی و کیلمۆنگۆر دارەندرێ ئەمە ژوا دەکا فیلمێکی چێژبەخش توند و پرسۆز بێ لەسەر کاتێکی نزیک سێ کاژمێری ئینفینیتی وۆر بەگشتی بەڵێنەکانی بۆ هەواداران جێبەجێ دەکا بە درێژە پێدانی چیرۆکی سەرجەم کارکتەرەکانی MCU لە تۆنی ستارک بۆ ستیڤ ڕاجەرز بۆ ثۆر و بۆ بێ کۆتایی چیرۆکی هەریەک لەم کارکتەرانە بە تەواوی پەرەی پێدەدرێت لە چیرۆکێکی داستانی کە لەسەر چەند هەسارەیەک درێژەی پێدەدرێت و بە شێوەیەکی دڵقایرکەرانە بینەر تێر دەکا لە بینینی پاڵەوانەکانیان کەس لێرە پاڵەوانی سەرەکی نییە تەنانەت گرنگ نییە ڕۆڵی پاڵەوانێک چەندە بچووک بێ لەسەر شاشە کاتی پێدراوە دڵت قایل بکە بەردەوامیدان بە چیرۆکە ئاوازەکەی کارکتەران ثۆر نمونەیەکی گەورەیە لە دوای ترسی لەدەستدانی خەڵکەکەی لە ثۆر راگناراک و کێشە کەسیەکانی ڕۆکێت و تۆنی ستارک بەردەوامە لە هاوسەنگکردنی ژیانە ئاساییەکەی لەگەڵ پێپەر و بوونی بە سوپەر هیرۆ و ستیڤ ڕاجەرز هیچی دیکە کاپتن ئەمریکان نەماوە بەڵام هێشتا بڕیارە ڕاستەکان دەدا شتێکی کۆمیدیە لە دوای ئەم هەموو کاتە ستیڤ و تۆنی ببینی لە زۆر ڕۆوە لە یەکدی بچن ئینفینیتی وۆر دەستی خۆی ناگرێت لە وەشاندنی بۆکسەکانی هیچ کاتێک بە فیڕۆ نادا لە بەدەستهێنان و ئەنجامدانی یاریە ڕاستەقینەکە هەرچەندە هەموو کات پرسیارێکی خۆ بە دوورنەگیری هەیە وەڵامی بداتەوە لەگەڵ گەیشتنی ثانۆس لە یەکەم چرکەی نیشاندانی بە وەشاندنی بۆکسەکانی چرکەساتی لە بیر نەکراو دروست دەکا و یاریەکە دەباتە شتێکی ڕاستەقینە و هەست دەکەی و دەزانی لەم فیلمە کەس سەلامەت نییە وەکو بەڵێندرا Avengers Infinity War زۆر بە تایبەتی فیلمێکی ثانۆسە ئەم خراپەکارە پەمبەیە CGI وەکو بەهێزترین هێز لەم فیلمە فەرمان دەردەکا گەر هاوسۆزی نیشان نەدەین بۆ ئەو هۆکارانەی وا لە ثانۆس دەکەن نیوەی گەردوون لە ناو ببە کە گەورەترین و ڕاستترین شەڕ لە Avengers تووشی بوونە ئەوە لە تێڕوانینی ثانۆس تێدەگەین و قەناعەت بە ئازارەکەی دەکەین کاتێک قوربانێکی ڕاستەقینە دەدات بۆ بەدەستهێنانی ئامانجە هەرە گەورەکەی گمۆڕا و نێبوڵە ڕۆڵێکی گەوریان لە فیلمە هەیە فیلمەکە سوپرایزمان بۆ دەکا بەڵێ زۆری لە چاوەڕوانیەکانمان هاتە دی و قایلی کردین بەڵام لە هەمان کات تۆپە خڕەکە بەردەوام دەبێت لە خولانەوەی ئەوەی بینەر پێشبینی بکات لەوەی دواتر چی ڕوودەدا بەڕاستی شتێکی ناوازەیە چۆن پارچە بە پارچەی MCUی مارڤڵ بەیەکەوە دەستنە نێو یەک لە دوور هەسارەوە گاردیانەکان بێن ئەڤێنجەرەکان ببینن ئایڕۆنمان دەمەقاڵی لەگەڵ داکتۆر سترێنج بکە بەڕاستی چێبڕچەی غڕوریەتە یان بروس بانەر بە گومانەوە سەیری ئەو ڕووداوانە دەکا لەسەر زەوی لە دەستی چووە کاتێک بوو بۆ هەڵکی زۆرانبازی ئاسمان بۆ ماوەی چەند ساڵێک ئینفینیتی وۆر سەرجەم کارکتەرەکان بێکەوە گرێ دەدا واروەها کاتێکی بەس دەداتە بینەر تا هەندێک دەموچاوی نوێ ببینن منداڵانی ثانۆس بە بلاک ئۆردەر لە کۆمیکەکان ناسراون هەروەها ڕۆڵەکەی پیتەر دینکلەیجی گەیم ئۆف ترۆنز لەبیر نەکراوە ئەوەندە شت لەم فیلمە ڕوودەدان زۆرێک لە بینەران لە کۆتاییەکەی نائومێد دەکا بەڵام ئینفینیتی وۆر زیاتر ئیمپایر سترایکس باکە لەوەی مەیتریکس ڕیلۆد بێ گەروە نێوەنجیریان بۆ بکەی کۆتاییەکەی لەوانەیە بەدڵی هەمووان نەبێ و چێژ بەخش نەبێ بەڵام ئەم فیلمە بەشی چوارەمی ئەڤێنجەرز واتە بەشی دووەمی ئینفینیتی وۆر دادەنێ لە کۆتایی بەکارهێنانی خراپەکارێک ڕاستی شەڕەکە بگەێنێتە بەرزترین ئاست Avengers Infinity War کارکتەرەکانی 10 ساڵی ڕابردووی مارڤڵ بەیەکەوە کۆ دەکاتەوە لە کۆکتێلێکی گەورەی سوپەر هیرۆیی دراماتیکی کۆتاییەکەی کۆتاییانەیە بەڵام زۆر شاعیرانە و ترسناک و جێی چاوەڕوانیە